سڵاو لەبێت سڵاو سەرچاو لەکوێوە هاتووی بۆ یانزەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لە سلێمانیەوە هاتوو. بەخێر بێ چەندەمین جارتە سەردانی بکەیت ئەگەر یەکەمین جاریشە نییە چی وای لێ کردی دووبارەکەیتەوە یعنی دووەم جار و سێم جارتە چی وای لێ کردی بێتەوە؟ نا یەکەم جارم نییە، ساڵەکانی پێشتریش هاتووم بەس فستیڤاڵێکی تایبەتە بە حکمی خۆشم هەڵەبجەیم تەبعاً هەرە بێ بەشداری بکەم. هەناری ئێرە هەر یعنی تایبەتە خۆی، منیش تایبەت بۆ هەنار خواردنات. باشە لێرە کۆمەڵی خواردنی کوردەواری لێیە، هیچە تاقی کردەوە؟ جارێ هەینە لەگەڵ خواردنە کوردەواریەکانە چۆن؟ من خۆم هەر زیاتر خواردنی کوردەواریە خۆم تا دەرەوە فاستفودوانە زیاتر کوردەواریەکان. باشە چ خواردنێکی کوردەواری زۆر حەز لێیە؟ یاپراخ. یاپراخ خۆ دەزانی دروستیکەی؟ هیچ نازانم. هیچ خواردنێ نازانی یا خواردنە کوردەواریەکان؟ نا هیچ نازانم. چۆنە تاکو ئێستا هیچ خواردنێ نازانی؟ وەتە دایکمێکات ویتر خۆشە خواردنی ها؟ کام خواردنی دایکت خۆشە؟ هەمووی خۆشە بەس بە تایبەت بریانیەکەی تایبەتە. ئێستا لەگەڵ کێ هاتووی؟ دایکم و پورەکانم و بە خێزانی هاتووی. بە خێزانی ئەی باوکت؟ باوکم نات حەزی لە قەرەباڵغی نییە. ئەو بۆ لە هەر کەسێکمان پرسی وتی پیاوەکان حەزیان لە نازانم وەڵا کێشیان چی حەزیان لە قەرەباڵغی نییە. حەزیان لێ بەس گوردی بێنیا حەزیان لە قەرەباڵغیەکانیە. وەڵای بەس گوردیش نایە ئەوەنەی چاوم لێ بێ بە فیتنەی نەکە. باشە بەس گوردی خۆشە لەگەڵ چوونە جەرەوەیە لەگەڵ عایلە و خێزانە؟ وەڵام من قەت هەر تااقەتی ڕەفیق کوشتیشم نییە، نەک تااقەتم نییە ڕێزمێ ویان بەس زیاتر بە خێزانی خۆش بەڵێ تااقەتم نییە بەتەنیا بۆی هەناری هەڵەبجە تاقی کردوتەوە ئەیبەنەوە بۆ سلێمانی لەگەڵ خۆتان؟ ئەی تەبعاً خۆمان هەڵەبجەین و باختان نییە لێرە بادەم هەڵەبجەین؟ لە هەمان بوو هەمان بوو. ئەوە ویسوێتی بزانێ باختانەیە هەنار بەرێتەوە هەرچەنە خۆی لە هەڵەبجە پلاسکویەکمان بۆ دانی لە خزمەتم. دەستە خۆش بێ و زۆر بەخێر بێ سەر چاوان زۆر سپاس بۆ تۆ.